چادەبینەوە. بەرنامەکەمان هەفتانە باسی تەوەرێکی جیاواز لە کێشەکانی تەندروستی ئەوی ئازیز و خۆشەویستەکەین. هیوادارین تا ئێستا توانی بێتمان سوود بگەێنین بە ئەوەی خۆشەویست و ئەم بەرنامانە و هەموو بەرنامە تەندروستیەکان جێگەی سوود بێ بۆ ئێوە بتوانن لەمەوە لە بەڕاستی ئاستی زانیاریتان بەرامبەر کێشە تەندروستیەکان زیاتر بێت. کێشەی تەندروستی لەوانەیە کە خۆمان عیلاجی خۆماکەین و تەشخیصی خۆماکەی مهمەوەیە کەسێکی ئاسایی هاوڵەتێکی ئاسایی کە تووشی نەخۆشیەکە بێ بزانێ ڕووکاتە چ پزیشکێ باشە و کارەسانی بۆ ئەوکەین بەڕاستی بۆی لە نەخۆشەکانی خۆی تێبگە. وەکو هەموو بەرنامەکانی تر ئەم شەو باسی تەوەرێکی تری جیاوازەکەین هەوڵمادا باسی کێشەی نەخۆشەکانی مناڵکەین. بەڕاستی چەندها کێشەیە لەم کاتەیە کە دووچاری هاوڵاتیانە بێتەوە بە تایبەتی لە وەرزی هاوینە کە منداڵ تووشی نەخۆشی سکشون و ڕۆژانەوە بێ بۆی حەزم کرد ئەم شەو باسی نەخۆشی سکشون و ڕۆژانەوەکەین بەڵام ئەی بەسین بە کێشەی شیرەوە کە خۆمان نەزانی مناڵ کێشێکی زۆر گەوری هەیە لە بەکارهێنانی جۆرەکانی شیر بە تایبەتی دایک و باوک زۆر دووچاری ئەو کێشانە بنەوە کە چۆن جۆری شیرەکە هەڵبژێرن. بۆیە هیوادارین ئەم شەوتوانی باسێکی ئەو بکەین و بێتە هۆی مایە سوود بۆ هەموو دایک و باوکان و مناڵە خۆشەویستەکانمان کە بەڕاستی تووشی ئەم کێشە و گرفتانە نەبن و زۆر بە دوێ هەندێشتا نەگەڕێن. بۆ ئەم شەو میوانداری دکتۆرێکی ئازیز و خۆشەویستمان کردووە کە بەڕێزم پسپۆرە لە نەخۆشیەکانی مناڵان و تازە لە دایکبوان زۆر بەڕێز کاکتۆر کامەران عومەر بەخێر سەر چاومە. شەو باش کاکتۆر ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بەریوای کاتێکی خۆش بە مولایەکە چاوەکەم سپاس دەکەین. کاک دکتۆر باسی تەوەری بەرنامەکەمان حەزم کرد پێشەوەی باسی سکشون ڕۆژانەوەکە زۆربەی دایکان و باوکان و مناڵان ئاشنا بووین بە نەخۆشیەکە بەڵام بەڕاستی حەزەکەم تۆزێ باسی شیرکەین. ئێمە خۆمان هەمومان نەزانێ شیری دایک ئەوە باشترین شیرە و هەتا بتوانێت ئەوە بێتێ بە مناڵ باشترە بەڵام هەچۆنێ بێ هەندێک کەسێ بە هەچ بیانویەک بێت شیری تر ئەیە بە مناڵەکەی کە ئەزانین ئەمە سەبەبێکی گەورەیە بۆ سکشون ڕۆژانەوە چۆن باسی شیرمان بۆ ئەەکەی و چۆنەتی هەڵبژاردننی چۆنە. بەڵێ لە ڕاستیدا خۆی ئەم بابەتە پابندە بە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگاکانەوە واتە ئێمە لە جیهانە کۆمەڵێک قیاس و پێوەرمان هەیە بۆیکەوە بڵین ئەم کۆمەلگات هەرچەنە کۆمەلگایکی تەندروستە یاخود کۆمەلگایکی ناتەندروستە لە یەکێک لەو مێژەرانی یاخود یەکێک لەو پێوەرانێکەوە کۆمەلگای تەندروستی پێجیاکرێتەوە لە کۆمەلگای تەندروست ئەوەیەکەوە نسبە یاخود ڕێژەی بەکارهێنانی شیری دایک لەگەڵ شیری قوتوایە. بۆ نمونە ئێمە زۆربەی زۆری ئەو شیرانی کە ئێستا یەتە ناو کوردستانەوە یاخود یەتە ناو عێراق و ئەوانەوە مەزدەڕەکی دەکەوێت لە ئەوروپا و یاخود لە وڵاتی با بڵین بەشێکی زۆری ئەوروپیە و بەشێکی کەمی ئەمریکیە و لەوان لەو وڵاتانەوە بۆ وڵاتی ئاسیاومانشی هەڵبەتە وڵاتی ئاسیا و ڤێتنام و ئەوانش تێدا بەڵام بگەڕێتەوە بۆ ئەو وڵاتانە خۆیان بۆ نمونە ئەو وڵاتانی کە وەکو ئەوروپا با بڵین سویسرا کە یەکێکە لەو باشترین ئەو وڵاتانیکەوە شیر بەرەمهێنێت پاشان فەڕەنسا پاشان هۆڵەندا کە ئەمانە بەناوبانگن بە بەرهێمەنانی شیر لە جیهاندا ئەگەر بیت پێوەری پێدانی شیر لە وڵاتانە خۆیان بەراوردکەی بە وڵاتی ئێمە سەرەکی لەوان کە خۆیان شیرەکە دروست ئەکەن ڕێژی بەکارهێنانی شیری سروشتی واتە شیری دایک زۆر بەرزترەوە وەک لەوەی کە لە وڵاتی ئێمە بکە کەمە خۆی بۆ خۆی ینی هەڵبەستەیەک ئەمە لێرە بکەین بزانین ئەم کێشەیە بۆ لە چۆ سەر دەرەکات لەوە سەر دەرەکات کە ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە ئەو زانیارانی سەبارەت بە شیری دایکە بگەینە دایکان و باوکانی خۆشەویست بە تایبەتی دایکان بۆ نمونە هەر لە نۆمانگی دووگیانیەوە بێتەوە ئەم دایکە ڕابێنیت کەوا باشترین شیرەکەی خۆتە بە شێوەیەکی گشتی ڕوڵێکی گشتی هەیە کە بێ بڵێ شیری مرۆڤ بۆ مرۆڤ و شیری ئاژەڵ بۆ ئاژەڵ ئەمە قاعیدەیەکی عامە بەڵام دواتر ئێمە ئیسtisناءاتمان هەیە بەڵام ئێمە خەلەلمان هەیە لە ڕاهێنانی دایکەکەیان لە نۆمانگی دووگیانیە پاشان لە دوای لەدایکبوونە سێرەکەی بیر لە شیری قوتو ئەکاتەوە بۆچی بیر لە شیری قوتو ئەکاتەوە یەکێک لە هۆکارەکانی ویکەوە بیر لە شیری قوتو ئەکاتەوە بەڕاستی بریتیە لە زۆری جۆری شیرەکان یا اختیاراتەکان لە بەردەستەیە کە ئەمە مغرەیاتە ئەمە لە بەرچاویەوە ئەکات کە ئیتر یەتە لای ئێمە مەسەرەن وەکو پزیشکی مناڵان ئەڵێ ئەپتامیڵی بەمێ نۆڤالاکی بەمە سیمیلاکی بەمە هەموو ناوی شیرەکانە پێ ئەڵێت ئەمانە هەمی کۆمپانیای باشن ینی من نامێت مەسەرەن تەشیر بە هیچ کۆمپانیای بکەین بەڵام یەت اختیاراتەکان لە مێشکایەتی هەموو اختیاراتەکان لە مێشکایەتی شیرەکەی خۆی لە مێشکانی جاران بەس نیرۆکی کۆز بەڵێ جاران مەسەرەن دوو شەریکە هەبوو ئەو توانی ڕێکی بخەی تەنزیمی بکەی لەگەڵ ئەو شەریکاتانی کە بەڵام ئێستا ئەم بازاڕە ئازادی کە کراوەتەوە ئەم زۆری شەریکاتانی کەوا شیرەکانی هێناوەتەوە ئەمە بۆ خۆی کێشێکی گەورەی دروست کردووە بۆ نمونە ئەڵێن فڵان شیر ئەوروپیە فڵان شیر ئەمریکیە فڵان شیر لەوێ دروست دەکرێت ئەمە لەوەیان دروست یعنی ئەمانە هەمووی کێشە دروست دەکات هەتا وەکو اختیاراتەکانی زیاتر بێ کێشەی گەورەترمان دروست دەبێت بەڕاستی
یەک کێشە هەیە بەڕاستی ئەم شیرانە ئەوەنە جیاوازیان هەیە کە بەم شێوەیەت یعنی دایکێک مناڵەکەی توش یەک سچوونە بێت هزار شوێنە گەڕن چەند دکتۆرێکە گەڕێ دووسێ شیری بوو ئەو گۆڕن و سکشونی شەر بەردەوامە ئایا سەبەبەکە هەر شیرەکەیە یان شێوەی حازرکردن و پاک و تەمیزی و ئەمانش یعنی ماخول نییە کاک دوکتۆر بۆ نەخۆشیەک یعنی تۆ شیرێک خۆت زانی شیرەکانی زۆربەی گرانن هەمووی گرانیە بەسەر دایک و باوکەوە تۆزێکی ئاەتێ پێی نەکەوێت خێرای بکەین بە شیرێکی کە ڕاست نەخێر پێویست ناکات لە شیرگۆڕین تەنها لە چەند حاڵەتێکی تایبەتانە بێت کە حاڵەتی پزیشکیە بۆ نمونە ئێمە بەڵێ بۆ نمونە ئێمە حاڵەتێکمان هەیە پێوترێت لاکتۆز ئینتۆلەرانس واتە تحمل نەکردنی مناڵەکە تحملی شەکری شیر ناکات جۆری لاکتۆز بەڵێ ئەو جۆری لاکتۆزی ئەو جۆری شەکری کە لەناو شیرەکەیە مناڵەکە تحملی ناکات بە جۆرێکە شیرەکە ئەخوات و یەکسەر فڕێ ئەیاتە دەرەوە هەضمی ناکات تووشی سکوونێکی زۆری ئەکات وەزنیدا ئەبەزێنێت تووشی وشکبوونەوەیکی زۆری ئەکات ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە ئێمە پێویستەکات شیری تیا بگۆڕین بۆ نمونە حاڵەتی کەمان هەیە مناڵێکی حساسیەتی هەیە بە پرۆتینی شیری حیوانی باشە کە شیرەکە ئەخوات لەبەروی حساسیەتی بۆ جۆرە پرۆتینە هەیە جانی بڵقەکات ڕەشانەوەیکی زۆری بۆ دروستە بێ پیسایەکی ئەبێ بە خوێن کێشەی گەورەمان بۆ دروستەکات ئەمەش ئەبێت لەم حاڵەتانە ئەبێ بیر لەو بکەینەوە کەوا شیرەکە بکەین بە شیرێکی تایبەت ئەم چەند حاڵەتێکی زۆر دەگمەنی لێ دەربچێت ئێمە ڕۆژانە پێویستمان بۆ نیەکەوە هەموو دقی ئەم شیرە لەم شیرۆ بگۆڕین بۆ شیرێکی تر یا مەسەرەن چەندین کەس هەیە بەداخەوە یعنی یەت شیرێکی شەریکەیەک ئەگۆڕێ بە شیرێکی شەریکەیەکی تر بەبێ ئەوەی کەوا هیچ لە مۆزۆنە بەڵێ هیچ بەڵگەیەکی زانستی هەبێت یعنی هیچ پێویست بە گۆڕی بکات تەنها لەبەروی مەسەرەن ئەو خۆی حەزی لەم شەریکەیە هەیە یاخود عقدێکی لەگەڵ ئەم شەریکەیە هەیە یاخود ئەو شەریکەی بەدڵە یعنی ئەمە بەڵگەیەکی زانستی نییە بەداخەوە بەڕاستی شتێکی زۆر ئەمە تۆ سەرێک لەم مناڵەتێکی ئەم مناڵە سێ مانگام شیری وەرگتووە لە خۆتۆی گۆڕی بە شیرێکی تر تاوا کوڕی خۆڵی جاری کە لەگەڵ ئەم شیرە تازایارێکی ینی ئەمە دەرگایەکە لە خۆتی ئەەکەیتەوە کە ئەو سەری دیار نییە بەڕاستی ینی بەداخۆ ئێمە ڕۆژانە ئەمە ئەبینین کە خێزانیەتە ژوورەوە پێش هەموو شتێ سێرەکەی قوتوەکانی بۆ ڕیسکردووی لەسەر مێزەکە ئەڵێ ئەمە ماوەتێ دوایەوە کردم بەوە دوایەوە کردم بۆ ئەڵم بۆ کردبەوە هیچ بەڵگەیەکی زانستیشی پێ نیە بەمان هەستەکەم سکی ئەچوو کە لێ پرسی وڵا ڕۆژی سێجاری دانیشت بەمان هەستەکەم قەبز بوو وڵا ڕۆژی جارێکیشدا ئەنیشت یعنی بەڵگەی زانستی نیە لە گۆڕین شتەکانە کە دیسانەوە چمەوە سەر و نقطەی پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری خێزانەکانەوە هەیە بەڕاستی دەست و چاو خۆشە پەیوەندیمان لەگەڵای کاکتۆژیان با وەرگرین دوایینەوە سەر باسەکەمە کاگاوات لە سلێمانی فەرموو کاکاوات ئەم کاتەوە باش چاوەکەم زۆر سپاس دەکەین وڵای عزیز مناڵ شیری خوتو دوشی حەزەی گۆگێگە عزەنەبێ عفو کاگاوات گیان مەبەستمەوەیە بڵێن شیری یەک تۆز دەنگە بەرزکەیتەوە مەمنوو نەبین ئەڵێم شیری خوتو مناڵ تووشی کۆکاکە باشە هەرەوەنا مناڵەکە و تەمەنی چەنە 5 ساڵە کێشەی تر چی هەیە وڵا بەس کۆکەوە حەساسێتی هەیە باش کاکتۆ پرسیاری لێ نییە بەسەر چاو کاگاوات گیان وەڵام تێنی ئینشاءڵڵا چاوەکەم خوارد لەگەڵ واگەی لێ بەناسخان لە سلێمانی فەرموو بەناسخان ئەم کاتە باش دادەگیان سەر چاو فەرموو مناڵەکەم 20 ڕۆژە زەردویەتی دەرەجەکەی لە دانابەزێت بەڵێ چی لێ بکەم شیری خۆتی ئەیتێ خانم بەڵێ شیری خۆمێنێت سێ جاریش قوتوماوە پێ بەڵێ غێری ئەوەی کەوا زەردوی هەیە هیچ کێشەیەکی تەندروستی تری هەیە وڵاغازاتیشی زۆرە باشە زۆر سپاس بەسەر چاو وەڵام تێنی ئینشاءڵڵا بەناسخان سەر چاو خوارد لەگەڵ کاکتۆگیان کە تا پەیوەندەکان حازرە بێت وازم ئەگە وەڵامەکانی کورتتر بێ بۆی فرێی بەڵێ باش شتی ترکەوێن شیری خوتوو لە مناڵە تووشی کۆکەیەک ئەو کۆکە و حساسەتی هەیەی هیچ تۆڵێکی شیر بێ لە ئەوەی کە باسی کرد ئەو کاک ئاوات مناڵەکەی تەمەنی 5 ساڵە بەڕاستی لەم تەمەنەیە زۆر دەگمەنەکە بەهۆی شیرەوە تووشی کۆکە و حساسیت ببێ بەڵام ئێمە لە تەمەنی خوار ساڵە یەکێک لەو هۆکارانی کە باسم کرد حساسەتمان هەیە بە پرۆتینی شیری بە شیری حیوانی کە ئەمە لە شێوەی ئیگزیمایە جاروێ خۆی دەرەکە پەڵە لەسەر پێز دەرەکەوێت یاخود پیسایی ئەکا بە خوێن یاخود هەندێک جار ئەیبەستنەوە بە جۆرێک لە حساسیت لە بۆری هەناسە و ینی بە شێوەیەک حساسیتێکی عام لە جسمە دروست ئەکات بەڵام مباشرەتەن کەوا شیر بە تایبەتی لە تەمەنی مناڵەکەی ئەوە کە 5 ساڵ بێت عفوون کە بەس ضرورە لەو کە لە 5 ساڵە و جۆرە شیرانە بەکاربێنێ شیری تایبەت مەبەستە ئەوە ئیلا مەگە حساسیت شیرێکی مناڵانە کە بەکارێنێت پاودەر لە تەمەنی 5 ساڵیە ئەتوانێت هەموو جۆرە شیرێک بەکاربێنێت شیری بڵێن بەڕاستی لە تەمەنی 5 ساڵیشە شیر با بڵین بە بڕێکی زۆر پێویست ناکات مەبەستم لەوەی شیر هەمە جۆرە بێت وکو هەموو خواردنەکانی کە یعنی ئەتوانی بڵین لە سایە 5 بۆ 10
اعتیمادی لەسەر شیر بێت لە ساڵی 80 بۆ 90 دەبێت اعتیمادی لەسەر خۆراکی ئاسایی بێت لە تەمەنی 5 ساڵیە بەڵام لە دەو تەمەنە کۆکە دروستکان نەخێر زۆر دەگمەنەوە دەستەکانی خۆش بێت شلێرخان لە سلێمانی فەرمو شلێرخان ئەم کاتۆ باش دادەگیان عزیز لەبێت مناڵێکم هەیە تەمەنی 3 ساڵ و 5 مانگە بەڵێ ئیتر هەر شیرێکی ئێمە بە شیری ئاڵتونسا یعنی بە شیری ئاڵتونسای ناگۆڕێتەوە یعنی حەزی لە ئاڵتونساکە هیچ شیرێکی کە ناخۆڕێت ئەوە ئەخوا شەکریشی بۆ بەکار نایەنم زەحمە لەبێ خراپ نییە شەکری بۆ تێ ناکەم شلێرخان لە شەو ڕۆژێکە چەند جا شیری ئەیتێ واللهی 7 جار تەمەنی 6 جار تەمەنی 3 ساڵ و 4 مانگە شکر صحتیشی باشە یعنی هین نییە بڵێم هیچ نەخۆش و ئەوانەیە لەخوا بەزیادێ بەس يعني كيشن أوي أماني يمين شيء كي أيامي عم بلين وقو بدياشور وأمانة نايخوا بس أعطون ساقكم شكري بوتيناكم اتل بفير قياسيين كبوي أقرموا أو أخوات خواردني تر أخوات والله أخوات بلى أنا والله يعني بدلي خود خواردني تر أخوات بلى أنا والله يعني بس أسمعني لسه شيء لكش زور بقدر خواردنك بس تشاوش ليرخان والله متينو إن شاء الله بس تعخوش بلش تشاو دادي جا خواد لقل بەنسبە بە ناسخانەوە مناڵەکەی 20 ڕۆژە زەردوویەکەی لە 20 نابەزێ بەپێی ئەو نیشانانی کە باسی کە تەنها زەردووی هەیە و کەمێک غازاتی هەیە ئەگەنا هیچ شتێکی لەگەڵا نیە لە 20 ڕۆژە و تەنها شیری خۆی ئاەتێ ئێمە شتێکمان هەیە پێوترێ برست میلک جۆندس واتە زەردووی پابند بە شیری دایکەوە کە ئەمە زەردوویەکی بێوەیە سەلامەتە جاریوە تا 3 مانگ ئەمێنێتەوە بەڵام بە شەرتێک ئەبێت پشکنینەکانێکی بۆ بکرێت وەکو بۆ نمونە سۆنەری ناوسکی بۆ بکرێت فەحسی غودەی بۆ بکرێت ئەبێ ئەمانە بەرینە ئەولاوە کە مناڵەکە یعنی ضروري سەب شێمانی بۆ بکە ئەگەر لە سەر و 20 ڕۆژە زەردوی مایەوە باشتر وایە پشکنینی بۆ بکرێت باشتر وایە پزیشک ببینێ بۆی نەکبوو لەبەر ئەوەی کەوا نەخۆشە لەبەروی کەوا بیر لەو شتانە بکەینەوە کە نەخۆشیە کە نەخۆشەکانمان نایە ئەولاوە ئەو کاتە توانین بە دایکەکە بڵین ئەمە شیری پابند بە یاخو زەردویە کە پابندە بە شیری خۆتەوە و لەگەڵ تەمەنا خۆی و دۆ دەنامێن ئینشاءڵڵا بەڵام هیچ زەرەرێکی نییە دەست و چاو خۆش بێت کاک ئەحمەد لە سەنگەسەر فەرموو کاک ئەحمەد گیان ئەم کاتە باش چاوەکەم گیانەکەم جان منداڵێکمان هەیە تەمەنی 4 ساڵ و 4 مانگ و 10 ڕۆژ عەفوە بەڵێ شیری دایشی دەخوا بەس دەچێتەوە سووسی یعنی زۆر دەچێتەوە کاک ئەحمەد کێشی زیای کردووە بەڵێ کێشی باشە هەروەڵا چەند جار بردومانە بۆ لای دکتۆرەهین بۆ قوتان کێشەکەی باشە بەڵێ ڕشانەوەکە سەوزا و زەرداو نییە تەنها شیرەکەیە باش کە شیری دەداتێ دوای 2 دقە 3 دقە هەڵسەکەی شیرەکە بڵێن گۆڕانکاری بەسەر دادێ و دەچێتەوە بەڵێ مناڵەکە پێی ناڕەحەتە بێ بە ڕشانەوەکە یان نەخێر نەوەڵا ئاساییە بەڵام زوو دەچێتەوە باش زۆر سپاس بەسەر چاو کاک ئەحمەد گیان وەڵام تێنەوە ئینشاءڵڵا خوات لەگەڵ چاوەکەم کاک تو گیان بەنسبە دەبێت شلێرخان 3 ساڵ و نیو شیری ئاڵتونساکەی ناکەم مشکلە لە ئاڵتونساکانیە بەڕاستی لە نوعی شیرەکەیە مشکلە لە بڕی ئەو شیرەیە کە باسی کرد هەژار لە ڕۆژێک تەمەنی 3 ساڵ و 4 مانگە بەڕاستی هیچ پێویست ناکات کەواتە مناڵەکەش تا احتیمادی لەسەر شیر چونکە ئەم حەوجا شیر خواردنەوەی لە ئەکات کە تااقەتی خواردنێکی نەمێنێت بڕێکی زۆر لە شەکری شیر کە کاربۆهیدرێتە وەرئەگرێت پرۆتینی لە بیرەچێتەوە چوری بیرەچێتەوە کە ئەمانەش خوان مهمن بە نسبەتێکی باش وەریگرێت لەو عمرەیە تااقەتی خواردی نامێنێ ئەمە خۆی کێشەکەی ئەگەنا من کێشم لەگەڵ نەوعی شیر و وینەکەیانە لەو تەمەنەیە و باشتر وایە طبعاً شیرێک بێت بۆ ئەو تەمەنە بۆ نمونە حەز ناکەم ناوی شەریکات بێنم بەڵام شیر هەیە تحدید کراوە بۆ تەمەنی سەر و ساڵ لە بینی ساڵ بۆ 10 ساڵە بەس ئەوەی ئاڵتونساکە لەوە ئەچێت حەزی لە تامەکە حەزی لە تامەکەی تەنها ئەم مۆزوعەکە ئەوەیە ئەگەر بتوانێت کەمی بکاتەوە لە بتوانێت خواردنی کە بخوا کێشێکی نییە دەست و چاو خۆش بێت پەیوەندی ترمان لەگەڵای لە ڕێخان لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش ئەم کاتە باش دادەگیان سەر چاو وڵای بێ زەحمەت پرسیارێ فەرموو وڵای مناڵێکمان هەیە 3 ساڵە بەڵێ بس هەر شیر ئەخوا هیچ خواردنێک ناخوا حەزی شیرێ بە زۆی ناخورێ اینجا ئێستا لە دوێنێ شەوانێکیانی هەمووی پەڵەی سووری لێیەت و وەکو بڵێن دیکەنا لە دیکە بڵێن بچووکتر بەس یەڕانکەی ئەوەشی لەگەڵایە گیانیشی ئەخورێ زۆر پێی بێتاقەتە بێ بەڵێ تای هەیە بەڵێ تای هەیە لەگەڵیا قورگی هاتی بێت تای هەبێ ئەوانەی نییە ناوەڕا تای نییە بەسی تر بێتاقەتی کردووە و بەڵێ ئەخورێ باشێت وەزن و باڵا ئەوانی بەپێی تەمەنەکەی وەکو بزانیت وەڵایی تقریبا باشە بە زمانی خواردنی هیچی نییە بەس شیری میدۆ ئەخوا ئەویش زۆر زۆر ئەیخوا نازانم هیچ شیرەکەیان هیچیە بەزە دوێنەشەوە ئەو حاڵەتی لێ هاتووە بەڵێ زۆر سپاس
بەسەر چاو لەرێکیان وەڵام تێنی انشاءالله باشە دەستکات. سەر چاو دادێکیان خوارد لەگەڵ کاک دکتۆر بەنسبەت ئەوەی مناڵەکەی کاک ئەحمەد چوار مانگ و دە ڕۆژەوەی پێشەوەی پرسیارەکە و لێکم یەک قسەی خوا لێ خۆش و مامۆسایی خۆشەویستمان دکتۆر جەمە قەت بیرە ناچێت ئەو ئەگە مناڵ یەک غرامزای کردبوو ئێتر لەو ڕەشانەوە مەترسە خۆی باشترین نیشانە بۆ ئەوەی ئێمە دڵخۆشکەربین پێی ئەوەیەکەوە هەموو جارێ مناڵەکە مانگ بە مانگ هەموو تاابعەکەی ئینخینە سەر کێشانەکە وەکو ئەوڵە گرام بە گرام دڵمان پێی خۆشە بێت چونکە هەموو گرامێکە زیە ئەکات معنەوەی ئەم مناڵە گەشەی تەواوە گەدەی تەواوە جگەری تەواوە معنەوەیە زردا و خوێن وشتی ئەمی پیوە نەبێت ئەوەی کە کاک ئەحمەد باسی ئەکا بەڕاستی مناڵەکە ئەوە دەستی خۆش بێکەوە مناڵەکە شیری دایکەخەوە باشترین شتە ئەمەیە دوو وەزنی وکو خۆیەتی سێ بەڕشانەوەکە ئیزعاج نابێت چوار مناڵەکە گەشەی کردو کەمە لە هەموو شتێک مهمترە ئەمە بە مستەڵەحەت طبیەکەی خۆمان پێوترێت ریگارستیشن بە کوردی پێوتێ هێنان گەڕانەوەی شیر هەندێک شت هەیە دایکە بێ بیکە لە حەزەکەم ئەویان بۆ باسکەی کە شیرەکەی یادە چیرەکە بووی کەمترین بڕبڕشێت هەرە ڕەشێتەوە تۆزێک چی بکات پێش هەموو شتێ بێت تێبگات ئەمە چییە ئەم گەڕانەوەیە زۆر مناڵ لە 3 مانگ تا 6 مانگی یەکەمە ئەم سەمامە یاخو ئەم زمانەی دەچێ بینی گەدە و گەدە و سوورەنچک ئەم سەمامەیە شلە ئەمە کە شل بوو وەکو پێویست شیرەکە بانگ نابێت لێرە کە بانگ نەبوو دوای ئەوە ئەگەڕێتەوە ئەگەر لەمە تێگەیشت دوای شتەکانێکی ئاسانە بۆ نمونە هەندێک ڕێنمایی لە باسە شوێنە باس ئەکات ئەڵێ باشتر وایە دەدەقە دوای ئەوەی کەوا شیرەکەی ئەیتێ مناڵەکەت لە پۆزیشنێکی یاخو لەسەر شان بەرز بێت ئەگەر نزگەرە و قرقێنە بکە باشترە دوای ئەوە زۆر نیشتڵقێنی زۆر ڕاینەوە شێنی هەڵبەزی زۆر پێوەنەکە شیرت داوەتێ و بەرزیکەی تۆ ئەمانی بەڕاستی ئەمە خۆی خراپە کە داشت نایەوە باشتر وایە سەری یەک کەمێک لە ئاستی عرزەوە بەرزتر بێ بۆیکەوە هینێک دروستکەی سلۆپێک دروستکەی بۆیکەوە وەکو پێویست ڕشانەوە لەگەڵ ئەمانەشە هەمووی ئەگەر هەر هاتەوە مەترسە لەو کاتەیە کە ڕشانەوەکە بێ ئەخیتە سەر لاو بۆی نەپەڕێتە بۆری هەناسی شتێک لە کێشانی بۆ دروست نەبێت زۆر بەیان لەسەر و 6 مانگەوە بەرەو باش بەبێ هیچ چارەسەرێکیش دەسەکانە خۆش بێت پەیوەندی ترمان لەگە کاک شەماڵ لە قەڵات زێ فەرموو کاکە شەماڵ ئەم کاتەوە باش چاوەکەم بەخراپی کات زۆر دەکەین سپاس دەکەین چاوەکەم وەڵای پرسیارێکمانە لە کات زۆر فەرموو جان منداڵێکمانەیە 9 مانگە بەس تقریبا لە جمعەوە هەر دەڕشێتەوە و زوکچوونیشی گرتووە چەند ڕۆژە وایە وەڵا لە جمعەوە تای هەیە کاک شەماڵ وڵای تاکەی زۆر کەمە تایەکی زۆر کەمە خەو خواردنی تێک چۆ ینی مەسەلەن خەو شیر خواردنی تێکگاوە بەخوا خەوەی کەم بووە بەڵێ گرۆز بووە ئەگری یعنی هەر زۆر بێهێز بووە زۆر بێتاقەت کردووە باش زۆر سپاس دەکەم چارەسەر وشت هیچتان نەیەوە کاکە شەماڵ وەڵاهی ڕۆشتین بۆ لای دکتۆر فەحسمان کردووە دەڵێ هیچ شتێکی تێدا نییە عیلاجیان بۆ نەنووسی هیچ وەڵای عیلاجیشان بۆ نووسیوە مغەزی شتەکەیان بۆ نووسی ئەوەی گرنەوە یەنێ مەغازی بەڵێ ئەی خوات وەڵا پێ دەڕشێتەوە دێنێ و ئارێسەکەی دێنێ پێ دەڕشێتەوە بەسەر چاو بەسەر چاو کاکە شەماڵ سەر چاو وات لەگە چاوە کاک دکتۆر بەنسبەت ئەوەی مناڵی لەرێ خانەوە 3 ساڵ دیسانە لە عمرا و شیر ئەخوات ئایا تەسەورەکەی دوێ هەموو خواردنە بۆ جۆرە شیرە تووشی حساسیت بێت نەخێر ئەمە ئەم حساسەتی کە باسی ئەکا لە شەوی ڕابردووە توش بووە بڕوانەکەم پەیوەندی بەوە بێت کاڵە شیرینی دوی خواردەوە لەسەر و تا 3 ساڵی هەر بڵێ خواردووە زەحمەتە ئەوە حساسیت دروستکە ئەو پەڵەسووری کە باسی ئەکا ئەخورێت و بێزاری کردووە ئەگەڕێنەوە بەسەر ئەساسیەتەکانی حساسیت کە ڕەنگە مەسەلەن حەشەرات و مارومێروسیکات دەرمانێک ئەگەر ئەم ڕۆژانە بەکاری هێنا بە دروستی بکات خواردنێکی تازەی خواردی بێت کە پێی نەکەوت بێت میوەیەکە مۆزە پەنیرە هێلکەیە شتێک لەمانە بگەڕین بە دوای هۆکارەکە بەرینە ئەولاوە تاوکو حساسیەتەکە نەمێنێ بەڕاستی و پێدانی چەند دژە هەستامینێک بۆ ماوەیەکی کاتی تاوەکو ئەو خورانوشتی نەمێنێت ئەتوانین مەسەڵ شوروپی ئەلەرمینە لە شێوی دیسلۆڕاتیدینە ئەمانەمان هەیە ئەتوانین بەکاری بێنین بەڵام ئەوەی کەوا پەیوەندی بە شیرەکەەوە بە شیرەکە دەمێکە بەکارێنە زەحمەتە پەیوەندی بۆ هەبێت ئەگەر ڕێمە سەر نقطەی کە 3 ساڵ بەڕاستی نابێ بەستەنها شیر خوارد ئەڵێ مناڵەکە قبولی ناکات زۆر جار من دایم ئەو نقطەیە بە دایکەکان ئەڵێم قەرار وایە کە یەکێکمان ئەوی کە بەخێو بکات یا بێ دایکەکە مناڵەکە بەخێو بکات یا بێ مناڵەکە دایکە بەخێو بکات چونکە ئەگەر ئەو تۆی بەخێو کرد خەتەرە لە سەربانێکەوە ویستی خۆی فڕەباتە خوارەوە ئەبێ بەقسەیەکی ناکرێت ئێمە تەجروبەمان لەوان زیاترە تەمەمان لە مناڵەکان زیاترە ئەبێ ئێمە ئەوان بەڕێوەبەرین یەکێک لەوانە خواردنە ئەو شیرە بۆ شێوەی خاصی دەستکردە زۆر جار ئەبێ بە شێوازە لە شێوازەکان تێگەێنین دڵڕق بین کە هەموو شتانی کە ئەوان حەزیان لێتی بەدەست ئەو بێت 24 ساعتەکە شیرەخوا تااقەتی نییە دانیشە خواردن بخواتەوە بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین دایکایەتی لە دوشتی ئاوایە مەسەلەن تۆ قەرار ئەیت کە تۆ چەند قورسە ئەو پرۆسی کە تۆ ئەم مناڵە چۆن بینیتە سەر ڕێگا ڕاستەکە چۆن مناقەشی لەگەڵا بکەیت چۆن قسەی لەگەڵا بکەیت چۆن لە تەبیعەتی تێبگەی بەڕاستی ئەم شتانە هەمووی شوێنی خۆی دەوری خۆی
دەستچاو خۆشبێ پەیوەندی ترمان لەگەڵ شوێنەخان لە سلێمانی. ئەلو ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باش دادێکیان سەر چاو. سپاس. وڵایی دکتۆرجان کوڕەکەم تووشی ئاوا تەمەنی ساڵێک و 5 مانگە بەڵێ چای تووشی حساسێت بۆ ئەوە مانگێکە ئایادەم پێ کردووە بردمە بۆ زۆر شوێن چاک نابێ نازانم چی لێکم چاویشی دایم ئەی خوێنێت ئیتر زۆر دوێران چای بەڵێ بردووتە لای پزیشکی پسپۆری چاو بەڵێ ئەروەڵا بردمە بۆ عادی ئاینجوانی ڕوان بەس تەنها ئەی خوێنێ یا ڕیپۆکیشی هەیە لەگەڵیا وڵای ئەی خوێنەوە زۆر گۆتەوە زۆر پێی پێی ئاداندا دایم ئەگری بەڵێ زۆر سپاس بەسەر چاو شوێنەخان وەڵام تێنی ئینشاءڵڵا باشە سەر چاو خەت لەگەڵ بەنسبەت ئەو مناڵی کاک شەماڵ 9 مانگ سکشون ڕەشانەوەی هەیە 3 ڕۆژ تقریباً ئەگەر هەڵت نەبم کەمێک تایی لەگەڵ. دوومانیوت یا نۆمانیوت 9 مانگ نۆمانگ بوو چکە لە من لای خۆم بە دوومانگ نووسیمە نەخێر. ئەگەر دوومانگە ئەبێ بە زووترین کات بەڕاستی بیبینرێتەوە چونکە حتا 9 مانگەش کە ڕەشانەوە ئەو هەر بەردەوام بێڵێ و ڕێسەکە شوێنی هەر ڕشێتەوە. نۆمانگەکە یەکێک لەو حاڵەتانی کە پێویستەکە پزیشک ببینێتەوە قبول نەکردنی مغەزیەکەیە ڕاست. لەگەڵ قبول نەکردنی شیرەکەیە ئەگەر ئەمانە نەبێ وردەوە دەوشک بوونەوەکە کاتە زیاتر باشتر بیباتەوە بۆ خەسەر. باشتر وایە پشکنینی بۆ بکرێتەوە سەر لە نوێ و لەوانەیە پێویست بە داخەڵبوون بکات بێتە ژێر چاودێریەوە بەڕاستی. دەست چاو خۆش بێت پەیوەندیی ترمان لەگەڵایە ئاکۆ لە سێسا فەرمو کاکە ئاکۆ. بەخێراتنی دکتۆرەکەم زۆر سپاس کاکە ئاکۆ گیان. دکتۆر گیانە وەڵامی چەند پرسیارێکم هەبوو لە جەنابی دکتۆرە بەر فەرموو. دکتۆر گیان مناڵێکمان هەیە ساڵێک 2 ساڵ و 2 مانگە بەڵێ وەزنی 6 کیلۆ و 200 گرامە بەڵێ لە دایکبوونەوە کیلۆیەک و 250 گرام بووە بەڵێ هەتا ئەوکونی ئێستا بەڵێ چەند جۆر شیرمان بۆ تاقی کردو هیچ سوودێکی نەبووە لە چ ڕێکۆمە بەسە گەشەی پێ نەکردووە گەشەی پێ نەکردو بەڵێ بەڵام سکچوون و ڕەشانەوە ئەو شتانی پێ نەکردووە سکچوون و ڕشانەوەی پێ ئەکرد لە کاتی خۆیان بەڵام ئێستا سکچوون و ڕشانەوەی نەماوە بەڵام گەشەی خاوەتەوە گەشەی زۆر خاوە بەڵێ هیچ کێشەیەکی نییە غێری ئەوەی کەوا گەشە ناکام مەسەلەن کێشەی دڵی هەبێت یا کێشەی هەناسەی هەبێت گورچیلەکانی باش ئیشەکەن هەموو جۆرە شخصەکەم بۆ کجۆ لە سلێمانیات جۆرە ساراحتەی خۆی باڵێ زۆر باش زۆر سپاس ئێستا وەزنی ئەم مناڵی منە 6 کیلۆ و 200 گرامە بەسەر چاو وەڵام تێنەوە کاکە ئاکۆ گیان. خەت لەگەڵ بەنسبەت ئەو شوێنێ مناڵێکی چاوی حساسیت بەڵێ ئەوەی حساسەتی چاوەکە بەڕاستی خۆی بە دەرەجەیەک ئەمە اختصاصی سپۆری چاوە بۆی ببینی ئایا بزانین ئەمە تەنها حساسیتە یا بڵێ کەس بوون نەبێ هەندێک جار دەخۆشان بزانین حساسیتە یاخود حساسیت و التیهابی لەگەڵایە پێکەوە بۆی بزانین چونکە جاریوات تەنها علاجی حساسیتەکە وەرگێ جاریوات تەنها علاجی التیهابەکە وەرگێ کە پێویستە کات مەسەلا هەندێک قەترەمان هەیە کە کۆمباین ینی هەردووشانی تیا وەکو تۆش ینی ئەماژۆ پێکرد بەزی جار پێویستەکە فەحسی چای بکرێت بۆ دەرەکەوێ هەندێک جار کزیەکە بەس لەوانەیە لێڵیەک هەبێ شتێک هەبێت لەناو ئەوانەیە ئەبێ پشکنینی چای بکرێ بەڕاست دەست و چاو خۆش بەنسەدەوی کاکۆ پێشی وەڵامی بیتەوە دایک و باوکی ئێمە حەزەکە مناڵەکان یەکسەر بێ بە فیل ڕاستە بەڵام ینی ڕاستە هەندێک ئەگەر دایمەن ئەڵێن ئەگەر سیحەتی عامی باش بێ پێویستیش ناکرێەوە نەپەلەکرێ لە گەشەی مناڵ ڕاستە بەس ئەوەی کە مناڵەکی کاگاکۆ باسی ئەکات خۆی لە ئەساسەوە مناڵێکی نەبەکان بووە ڕاستە مناڵک کە لە دایکە بێ ئەبێ وەزنی لە 2 کیلۆنی و بەرەو سەر و بێ لە بینی 2 کیلۆنی بۆ 4 کیلۆ بێ ئەمە وەزنە طبیعەکەیە ئەم کە لە دایک بۆ 1.2 کیلۆ بووە بەڵام لە ئێستاە کە 2 ساڵە ئەگەر هەموو ئەو شتانەش حساب بکەین کەوا ئێمە لە بیدایەتە ئەو بووە نابێت 6 کیلۆ 6.2 بێتە بەڕاستی ئەمە خۆی ئەتوانم بڵم زۆر لە دواوەیە ئەم مناڵانی کە پێشوەختن دواتر تووشی کۆمەڵە کێشە دەبن یەکێک لەوانە وەستانی گەشەیە یەکێک لەوانە نەقسی هۆرمۆنی گەشەیە کێشیان زۆرە بەڕاستی لە مەناعەیانە لە شێوازی هەزمیانە لە جگەریانە لەمانە کێشیان زۆر ئەبێ ڕەنگێک وەکو بەرجۆم کۆتوێت یەکێک لەو ناوانی کە پێوتم لای دکتۆرە تارە حسێن کە بەڕاستی کێکە لە هەرە پسپۆڕ باشەکانی بواری گەشە لە مناڵانە دڵنیام هەموو فەحسەکانی بۆ کردووە و دڵنیام باشترین شتی بۆ ئەکات ئەوەی کەوا 6 مانگ جارێ متابعی وەزنەکە بکات باشترین شیری بۆ هەڵبژێرێ باشترین سیستمی خۆراکی بۆ هەڵبژێریت دوای ئەو بیر بکەیتەوە بزانی گوچیلی باش ئیشەکات جگەری باش ئیشەکات ئیکۆی بەسم لە سیحەت عامەکەی بوو کە ئەوەی باش بێت ئیکۆی دڵی بۆ بکرێت ئەبێ ئەمانی بۆ بکرێت پاشان قرار بیر لەسەرەوەیەوە ئەم 6.2 بۆچی ئاوا لە دواوەیە یعنی بێت بەڕاستی بێ هەموو لە سەرهینی خۆی بەردەوام بێت و پەلی نەبێت بزەبت ئاوە دەست و چاو خۆش بێ کاک پشتیوان لە قەڵازێ فەرموو کاکە پشتیوان کاکە پشتیوان گیانەکەم فەرموو باشی چاوەکەم سپاس دەکەین کاک دکتۆر منداڵێکمان هەیە تەمەنی 9 ساڵە
بەڵێ نۆ مانگە باش تا مانگێک پێش ئێستا یەک کێشەشی نەبووە بەڵام ئێستا خواردنی کەم بووە و خەویشی کەم بووە باش گرۆز بووە یعنی تەبیعەتی ناخۆش بووە بگری بکروزێتەوە وەڵی ئەرە وڵا کاگوستۆر دەگری دەکروزێتەوە زۆر سپاس خەوی تێک چووە زۆر سپاس بەسەر چاو کاکە پشتیوانکە وەڵام تێنی ئینشاءالله باشکار دکتۆر هەموو فاسێکشم بۆ کردو دکتۆر دەڵێ یەکشتی نییە باڵێکیان زۆر سپاس خەمە نەبێ بە چاوان باشە دەست خۆر خوارد لەگە چاوەکەم ئەگەر یەکسەر وەڵامی وێنەوە بەنسبەت ئەوەی کەەوە نۆمانگە کەم خەوی و کەم خۆراکی ئەگەر کێشە جستەیەکان بەرینە ئەولاوە با بڵین ئێمە بێ پێش هەموو شتێ فاسی خوێنی بۆ کەیم زانین کەمی خوێن نیە کەم خوێنیێکە لە هۆکارانی کەەوە مباشرەتەن ڕەتی هەیە بە خەو بە خوارد بەتابەتی لەو تەمەنی دروستبوونی پێدانی خوارد ئەنیمیامان هەیە کەمی ئاسن لە خۆراکە کە وەکو پێویست ئەو خواردنی کە وەری ئەگرێت بڕێکی پێویست ئاسنی تیانە بەهۆی شیرەکەەوە بێت یاخود بەهۆی ئەو خۆراکانی کە وەرێگرێت کەواتە ئەبێ ئێمە خۆراکە بگۆڕین پاشان پشکنینی خوێن و ئاسنی بۆ بکرێت هەموو ئەمانی بۆ بکرێت و بەپی ئەوە چارەسەری بۆ بکرێت ئەگەر هەموو ئەمانە خراە ئەولاوە ئەو کاتە بە ئیسیشارە لەگەڵ پزیشکێکی دەرونی قسە بکرێ بزانین هۆکاری ئەو گرۆزی و بێتاقەتی و بەخەوی ئەگەڕێتەوە بۆ شتێک بەڕاستی جۆری خواردنەکە بەڕاستی ینی گۆڕینی شیر بۆ خواردنەکە چونکە بەڕاستی هەندێک دایک هەیە بە تایبەتی لەگەڵ دەستپێکردنی خواردن بە زۆر خواردنەکە بە خۆرجی مناڵە ئەو وای لێکە خواردنەکە کەم کاتەوە خۆشی بێتاقەتیە لەوانەیە مەسەلەن ئەمان لە سەریقی ئەوان دەبێت کە بزانن ئەم مناڵە حەز لە جۆرە خواردنێک زیاتر ئەکات یاخود ئەم مناڵە بەعزێ مناڵ هەیە خۆی تەبیعەتی پیکیە کە بە ئینگلیزی پێوترێ ینی وەکو خۆمان تەبیعەتی کشمیشی حەز لە ماکە و حەز لەوە ناکات ئەبێت بگەڕێن بە دوای کاوە بزان مناڵک حەزی لە چ جۆرە خواردنێکەوە کاک و کێشی ئێمە ینی من کاتی خۆشی کە وەکو دکتۆری گشتی ئیشمان کردو لە خەستەخانەکان بووین کێشەی دایک بە تایبەتی باوک باشترە بە زۆر ئەوەی خواردنەکە بە خۆرجی مناڵە ئەمە تا چەند غەڵاتە دایک لە حرسی ئەوەیەکەوە هەستەکە دای مناڵەکەی گەشەی لە دواوەیە ئەترسێت ینی سوڕێکی حقیقی یاوێنەیەکی ڕاستەقینەی مناڵەکی لە بەرچاوانیە بۆ نمونە ئێمە مناڵ لە 4 مانگە مەفروزە وەزنی لە بینی 6 و 7 کیلۆ بێ باشە یەتە ژوورەوە زۆر بە قەناعەتی وڵی هەستەکە مناڵەکەم گەشەی نەکردووە کە خیتە سەر کێشانەکە سەرێکی 8 کیلۆنیوە زۆر باشی یان 9 کیلۆیە کە بە زیاوە هەیەی تا قەناعەتی پێکیکەوە مناڵەکەت وەزنی زۆرە وەختی ئەوێت بەڕاستی ئەم وێنە ڕاستەقینەیە لە حرسەوەیە لە خەوفیەوەتی دایم خۆشەویستی دایم هەستەکە مناڵەکەی بەڵام پێویستەکات وێنێکی ڕاستەقینەمان لەسەر مناڵەکانمان هەبێ بەڕاستی ئیتر کە پزیشێکی پسپۆپی وتیت ئەمە بە پێی جدۆلەکە بە پێی ئەو خشتەی کە دانراوە مناڵەکە تەبیعیە مەفروزەیتر بۆ ترسەکەی بڕێتەوە دەستی چاو خۆش بێت لانیان لە سلێمانی فەرمولانێ خان ئەم کاتە باش دادێکیان سەر چاو بەڕێزی وەڵی مناڵێکمانی ئەسپانیا ساڵێک و 5 مانگە بەڵام هەتا ئێستا هەر کێشی 9 کیلۆیە بەڵێ ئیتر چەند سەداین دکتۆرشتم تەکردوڵە هیچ ئایبی نییە فەحسی خوێنوشتی بۆ کردو بەڵام هەر کێشی 9 کیلۆ زیان ناکات لەگەڵ لە دایکبوونە وەزنی چەند بوو لانەخان 3 کیلۆنی بوو 3 کیلۆنی لەکێوە هەستەکەیکەوە مەسەلەن کێشی دواکەوتووە وەڵی هەر ئەوەتەی بووە هەر خواردنی هەر نییە خواردنی کەمەیانی بەڵێ ینی وتی مەبەستی شیرە یا خواردن نەنە خواردن وتیا شیر لێ بڕەوە کە بوو بە ساڵە لێم بڕیوەتەوە بەڵێ وتیا خواردن نەخوا ئێستش هەر نایخوا بەڵێ ئێستا حالیان شیری قوتو ئەخوا یا شیری خۆتەخوا هیچ شیرێکیان ناخوا شیری قوتوی هەر نەخواردووە ئەی خواردن ئەخوا بەڵام هەر هیچ نییە بەس کەم خۆرە بەڵێ باشی زۆر سپاس سەر چاو لانێ خان وەڵام تێنێ ئینشاءالله کاک دکتۆر بەنسبەت چارتەکەەوە بۆ ساڵونی ئەو وەزنە تەبیعیە بۆ ساڵونی و ئەو وەزنە ئەتوانی بڵین لە بەشی خواروی چارتەکەی ئەگەر بە تەقریبی زۆر خراپ نییە ئەگەر بە تەقریبی پێ بڵێن بەڵام هێشتا ڕەنگە لە ناو ڕێنجەکەی بێت وەکو ئەوی ئەو برادری کاک ئاکۆنیە کە 2 ساڵ و 2 مانگە و وەزنی 6 کیلۆ 6.2 بوو بەڕاستیەوە زۆر کەمە یانیەوەترەوە لە چارتەکە زۆر لە خوارەوەی بەڕاستی بەڵام 9 کیلۆ یا با بڵین 9 کیلۆنی بۆ ئەو تەمەنە ئێمە زۆر بە کەمی دانانین بە شەرتێک ئەبێ پشکنینەکانی بۆ بکرێت کە گورچی لی تەواوە دڵی تەواوە یاخود پشکنینی جگەری بۆ بکرێت پشکنینی هۆرمۆنی گەشەی بۆ بکرێت ئەبێ هەموو ئەمانی بۆ بکرێت کەم خوێنی هەبێت کەم خوێنی نەبێت ئەو هۆکارانی کە ڕاستەخۆ پابندی بە گەشەوە هەیە ئەبێ ئەوانی بۆ بنێرین ئەگەر ئەوانە هەمووی تەواو بۆ کاتە ئەتوانی بڵێ مناڵەکەت خۆی وردی لێ یاخود اینجا بزانین بڕە خۆراکەکانی چۆن بۆ زیاد بکەین چۆن مەسەرەن نەسیحەتی بینێ ئەو جۆرە شیرانە بخوات کە کالۆریکی زیاتری تێدا بۆی کەوا گەشەیەکی باشتری هەبێت تەنزیمی تەنزیمی خواردنەکانی بۆ بکرێت کاک دکتۆر خۆتە زانی ئێمە تا ساڵ کێشەمانیە لەکەم مناڵە چکە ئەتوانی هەموو شتێکی بیتێ بەس لە تەمەنی ساڵەوە مناڵ هەم خۆی نافامێ زۆر داوای خواردنکە هەم کێشەی دیسان دایکەکە دروستە بێتەوە نازانێت جۆرە خواردنێکی باتێ
ئەو کێشەکە بۆی تۆزێ لەوێ گەشە دایمە خاو نابێتەوە بالضبط دوایە شەژمانی یەکەم مناڵ بە تەنها و تەنها شیری دایکی بخوا کافی هیچی شەژمانی یەکەم لە بینی 6 مانگ بۆ ساڵە ئێمە ئەبێ وا بکەین کە سەی هەفتە شیر بخوات سەی سی خواردن بخوات زۆربەی دایکان لەسەر ئەم نەمەتە ئەڕۆن بەردەوامە بن ئەچێتە سەر و ساڵەوە بۆ بە ساڵ و نیە بۆ بە 2 ساڵ سێرەکی هەر سەی هەفتە شیرە خوا هەر سەی سی خواردن کە بەڕاستی لە سەر و ساڵەوە ئەبێ ڕێک عکسیکەینەوە سەی سی بکەین بە شیر و سەی هەفتە بخواردن وردە وردە میوە زیاد بکەین وردە وردە مەسەلەن هێلکە بە زەردێن و سپێنەکەەوە زیاد بکەین سنگی مریشک بخوات گۆشت بخوات میوەهات بە هەموو نوعەکانیەوە بخوات کێشەمان نیەگە سپیەکانی وکو پەنیر و ئەوانە هەمی بخوات بە شەتی مناڵەکە هەموو ئایتمێکە ئیتێ 2 ڕۆژ 3 ڕۆژێک بۆستی بزانیت علامەتی حساسەتی لێ دەرەکەوێت یاخود دەرناکەوێت بۆی کەوا ینی مەسەلەن ڕۆژێکە 4 ئایتمی بیتێ کە حساسەتی هەبوو نازانم بەس پەلەنەکە وردە و شتەکانی بۆ زیاد بکات ئەوە شتێکی تەندروستە بەڕاستی کاکتۆژیان دەست و چاو خۆش بێت سوپاس بە زانیارەکان دوومان کردی سپاس بۆ ئەمەدەبوون سپاس بۆ بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیواداری مناڵانی هەموو لە لەشساق بن هیوادارین ئەم بەرنامانە و ئەم زانیارە لە سوودی هەبێ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بە تایبەتی ئەو دایک و باوکانی کە ڕاستی شیری قوتوو بەکارێن بۆ مناڵتەن تکای ئاگادار بن هەر لە سەرەتاوە هەوڵ بن شیری دایک خۆی بەکاربێن ئەگە بەکاریشی هێنن با ئێمە نەبینە بەڕاستی شەهیدی ئەم کۆمپانیانی کە ئەم هەموو جۆرە شیرانەیەنەوە جو ئەوە شیر مەگۆڕن تەنها تەنها لەژێر چاودێری پزیشکی پسپۆری مناڵانە بێت بەڕاستی ئەوکو کاکتۆ فەرمی پێویست ناکە ئەم هەموو جۆرە شیرە ئێمە تاقیکەینەوە هەمووشی هەم بارگرانیە لە لایانی تەندروستی مناڵەکەەوە هەم بۆ گیرفان و لایانی مادیەکەشی بەرنامی ئەم شەومان کۆتایی هات بە داوای لێبوردنەوە لەبەر ینی بەڕاستی مەشغوڵی و کاری زۆرمان لەوانەیە نتوانین هەموو هەفتەیە دووجار پێشکەشیکەین بۆیە لە هەفتەی داهاتوە تەنها بەرنامەکەمانەوەی بە ڕۆژی دووشەمان کاتژمێر 9 لە شاشە جوانەکەی گەلی کوردستان بۆیە لەم لە هەفتانە چاوەڕێمان بن ئیشاڵە هەر هەفتەیە و بە تەوەرەیەکی تازە گەڕێنەوە لاتەن هەتا بەرنامێکی تر هیوادان لەشتان ساغ بێت شەوتان شاد خواتان لەگەڵ